بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەزیری دارایی سەردانی پەرلەمانی کوردستانی کردو لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کۆبۆ لە کۆبنەوەکردنی وەزیری دارایی هەرێم و لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان باس لە یاسای چاکسازی هەروەها مەسەلەی موچە و جێبەجێ نەکردنی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد کرا. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ناوڕۆکی کۆبنەوەکەی لیژنەی دارایی و وەزیری دارایی هەرێم چی لە خۆ گرتبوو و لەبارەی موچەوە وەزیری دارایی چی وتەوە، هەروەها باس لەوەش دەکەین ئایا بۆچی پارە لە بەغدادەوە نایە، کێشەکە لە چیدایە. لەگەڵمان لە چوارچێوەی بە دوواداچوون بۆ راپۆرتی دووەمی یاسای چاکسازی لەسەر بانکهێشتی لیژنەی دارایی و کاروباری ئابووری لە پەرلەمانی کوردستان، وەزیری دارایی هەرێم سەردانی پەرلەمانی کوردستانی کرد. هەر لە سەرەتای هاتنی بۆ نێوتەلاری پەرلەمان وەزیری دارایی لە دەرگای پشتەوە چووە نێوتەلاری پەرلەمان بە مەشخۆی لە پرسیاری ڕۆژنامەوانان بوارد. دوای تەوابوونی کۆبوونەوەکە ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمان ڕایانگەیاند پێشبینی ناکەن دۆخی دارایی هەرێم لەوەی هەیە باشتر بێت. چاکسازیش لە هەندێ وەزارەت لە 0% و لە هەندێ شوێنی تریش لە 4% تێپەڕ ناکات. سەبارەت بە ڕێکەوتنی هەرێم و بەغداش وتیان هەروەک سەرەتا ئاماژەمان پێدا ڕێکەوتنی هەولێر و بەغدا تەنها ڕێکەوتنێکی سیاسی و یاساییە بۆ شەرعیەتدان بە فرۆشتنی نەوتی هەرێم لەلایەن دەسەڵاتدارانی کوردستانەوە، نەک بۆ چارەسەری قەیرانی دارایی و چارەسەری کێشەی موچەی هاوڵاتیان. یاسای چاکسازی خواستێکی زۆر بچووکی ئەمڕۆی خەڵکی کوردستان و ئێمە لە بواری چاکسازیەوە و بەجێبەجێکردنی لە 100%شی دۆخی دارایی هەرێم بۆ جۆرە باش نابێت کە ئێمە هەمومان چاوەڕێیەکەین وە ڕێژەیەکی زۆر بچووک، چونکە چاکسازی گەورە ڕیشەیی گەورە لە بواری داهاتەکانە، لە نەوتایە، لە گومرگایە و گەڕانەوەی داهاتەکانە بۆ خەزێنی گشتی. ئەوەی ئێمە تێگەیشتین دۆخی دارایی هەرێم وەکو خۆیەتی و هەرەوەی کە سەرەتا چاوەڕوانیمان هەبوو لە ڕێکەوتنی هەرێم و بەغدا ئەوەیە کە ڕێکەوتنەکە بۆ جێبەجێکردن نییە بەڕاستی، هەردوو لە هەر لە بنەمایە نەیانویستوە ڕێکەوتنێ بکەن بۆی دۆخی دارایی خەڵک باش بێ، هەم هەرێم هەم بەغدا. ئەندامێکی دیکەی پەرلەمانی کوردستان دەڵێت تاکو ئێستا بەرچاومان ڕوون نییە سەبارەت بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا گەشتبینیش نین بەو ڕێکەوتنە. ئەوەی کە ئێمە ئێستا حسابی لەسەرەکەین قسەی لەسەرەکەی مەسەلە دادپەروەریە، مەسەلە عەدالەتە لە دابەشکردنی پارە. کەسێک ناکرێت لە ماڵەوە دابنیشێ موچەی هەبێ، کەسێک ناکرێت دوو موچەی هەبێ، سێ موچەی هەبێ، هەمووانە بێ پێداچوونی پێگرێ بڕیاری لەسەر بدرێت. گفتوگۆکان بەردەوامە، وەزارەتی نەوتی هەردوو لا ڕێکەوتون، وەزارەتی ڕقابەی مالی هەردوو لە ئەرکەکانیان بەردەوامن ماوەتەوە ئاخر قەرار کە دوا بڕیار وەزارەتی دارایی عێراق بیدا، بەڵام ئێمە وەکو پەرلەمانتاران هۆی سەری دۆخەکەکەین بەرچاومان ینی ڕوون نییە بڵێم 100%، بەڵام گەشتبین نین بەوەی کە حکوومەتی عێراقی پارە بە حکوومەتی کوردستان بدات. بەپێی ئەو ئەنجامانەی پەرلەمانتاران لە سەردانەکەی وەزیری دارایی هەرێمەوە بۆ پەرلەمانی کوردستان دەستیان کەوتووە، پێناچێت بەم زوانە هیچ بەرەو پێشچوونێکی ئیجابی لە دۆخی دارایی هەرێم و کێشەی موچەی فەرمانبەران بەدی بێت. وەک پشتڕاستکردنەوەی ئەم بۆچوونەش لێدوانی ناوبەناوی هەندێک بەرپرسی حکوومەت دەهێننەوە کە ئەوە بە گوێی خەڵکدا دەدەن، تەنانەت ئەگەر بەغداش پارە بنێرێ موچەی تەواوەتی دابەش ناکرێ و دۆخی دارایی هەرێمیش بەرەو پێش ناچێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر کێشەی موچە لەسەر ئاسی ناوخۆ هەروەها لەگەڵ عێراقیش میواندەرێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی دکتۆر غالب محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق و ئەندامی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق، هەروەها لەورێرەوە مامۆستا عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێربێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بەڕاشکاوی بۆمان ڕوونکەیتەوە بۆچی دوای زیاتر لە 2 مانگ لە پەسەندکردنی بودجە هیچ ڕپارەیەک بۆ هەرێم نهات، خەرەلەکە لەکوێ؟ بەڵێ سڵاو لێوە و لە بینەران و بیسەرانی خۆشەویستان و سڵاو لە میوانە بەڕێزەکەتانیش. طبعاً ئێمە هەر لە سەرەتاوە ئەومان وت، یعنی کاتێک دەستکرا بە دەنگدان لەسەر پرۆژە یاساکە هیچ ئەوە 18 جار بۆ 19 جار وەفدی هەرێمی کوردستان هاتن بۆ عێراق و دڵیان زۆر خۆش بوو کە ڕێککەوتون و لەسەر باتێن پێم وتم ڕێککەوتنە هیچ بچیت ئەگەر بڕۆینە تەفاسیلەکانیوە ئێوە ڕێک ناکەون، کۆتاوتیان وعدیاندا کە ڕێک بکەون، بەڵام ئێمە مانزانی ڕێک ناکەون، چونکە ئێمە ئەمانزانی ئەم بابەتانە پەیوەستە بە تەفاسیلەوە، لە تەفاسیلە حکوومەتی هەرێم جێبەجێ ناکە. بۆ نمونە فەقڕی وای هاتی ئەڵێ بە چاودێری دارایی
ڕقابەی هەموو مەرزەکان بکە لە هەرێمی کوردستان ئێمە ئەزانین 21 مەرزمانەیە بە مەتار و بەینەکانەوە بەشێکی زۆری ئەمانە ناقانونی نە مەرزانە و بەشێکی زۆری داهاتەکەیان کەس نازانێ بوو چۆڕوە ئێمە ڕقابەی مالی عێراق بێت ڕقابەی بکات چاودێری بکات بۆی دەرەکەوێ و ڕقەمە ئەسڵیەکان ئەڵێ کە ڕقەمە ئەسڵەکانی وت ئەوانەمە چەند ساڵ لەگەڵ خەڵکا درۆیان کردووە کەشفە بن ئەمە یەک دوو لە مەسەلەی نەوتە یعنی ناکرێت تۆ هەر نەوتە فرۆشی بە هەر چەنێگەی فرۆشی بچێت نەوت بە $70 تۆ هەر 300 ملیارە نێری بۆ وزارەتی دارایی نەوت بچێتە $10 هەر 300 ملیارە نێری نەوت ئینتاجت تا بێ زیادەکە ئێمە ڕۆژانە ئەبینین شەریکەکان شەی و شەریکانەی کە لە هەرێمی کوردستان کارەکەن دێن بڵاویەکەن ئەڵێن 20% ئینتاجمان زیایی کرد 10% ئینتاجمان لە فڵانشۆن زیایی کرد ئێمە هەموو ئینتاجە زیادەکە لە کۆی داهاتەکەی کوا یعنی داهاتەکەی دیانە لەبەرەوە ئەوانش کەشفە بێ ئەو کاتە لەبەرەوە حکوومەتی هەرێم نایە لە تەفاسیلە جێبەجێ بکە یەکێک لە فەقەرەکانی تری ئەوەیە ناوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئێمە داخلمان کرد لەو کاتە بەڵێ داخلمان کرد کە دەبێ ناوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبۆ عێراق بۆ دەبێ بێ ئێمە بیر پلانمان بۆ ئەوە هەبوو کە ئەم ناوانە هات ئیتر هەر چەندێک بێت بندیوارەکانی دەرەکەوێت ئەزانین کێ بندیوارێکی دوو موچەیە لەوێ درێ لە کۆمپیوتەر دەرەکەوێ هەمووی ئەمە نانوێەوە دەرکەوێت و نانوێت بندیوارەکانی خۆیان دەرکەوێت چونکە ئەمان ئەگەر بندیوارەکە نەبێ دیوارەکە بەسەریانە ڕوخێ بەڕاستی ئێستا یەکێتی و پارتی ئەوەی هەڵی گرتووە بندیوارەکانن ئەو بندیوارانەی کە پارەی کە موچەی کەم وەرە ئەگرێ حەقی کاکە هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان حەقێتی لە داهاتی نەوت پارەی دەستکەوێت بەڵام ئەمانە بە ملشۆڕی دەستیانەکەوێت بە ملکەچی دەستیانەکەوێت بەوە دەستیانەکەەوە بوون بە کۆیلەی ئەموو ئەو کاکە با ئێمە با ورتر قسە بکەین یعنی ئێمە لە هەرێمی کوردستان داهاتمان ئێستا داهاتمان ئەتوانین موچەی پێ بدەین و ئەتوانین خزمەت گوزاریش بکەین و ئەتوانین کێشەکانشمان چارەسەر بکەین من نمونەیەکتە دەمێ ئێمە نەوتمان ئەم مانگە لە عێراق داوەتە $6 باشە ئەمان ئەڵێن ئێمە $10 کەمتیە دەین باشەوەی و داتەنەن $58 بەپێی راپۆرتی سۆمە بۆ ئێمە هاتووە 441,000 بەرمیل نەوتی هەناردە کردووە حکوومەتی هەرێم 441,000 کۆی زەربوتەرحی بکە ئەگاتە 1 تریلیۆن و 112 ملیار دینار باشە بەپێی معلوماتی ئێمەش هەر 50,000 بەرمیل لە ناوخۆی ئافرۆشن ئێستا دوای ئەگەر گەرەک تو لەسەر مەسەلەی بنزین ئەوانتە بۆ باسەکەم ئەیدەن بەکێ کە نابێ بیدەنێ کە ئەمان ئەیان دەنێ ئەمەش ئەگەر بە $58 بیفرۆشن تاکید بە زیاتریان ئەیفرۆشن بە ناوخۆ ئەکاتە 126 ملیار کۆی داهاتەکەی نەوت 1 تریلیۆن و 238 ملیار دینارەکە یعنی ئەم داهاتە ئەتوانی موچەی پێ بدەی و ئەتوانی بەشێکیشی بدەی بە کۆمپانیەکان و ئەتوانین بەشی قەرزیشی پێ بدەیتەوە من باسی داهاتەکانی تر ناکەم داهاتی ناوخۆ چەند بووە 100 زیادی کردووە بۆ ئەوەی بزانی ئەبێ هاوڵاتیان ئەمە بزانێت ئێمە چاودێریمان کردووە و لەوەچە کاک عومەروان باشتر لێ ئێمە بزانچ لە لیژنەی مالیەن کاکە گومرگ بە $، گومرگ بە دینار نییە یعنی تۆ ئەچی کە ئەم غرازە ئەهێنی لە وڵاتێکەوە بۆ خۆت ئەهێنیتە داخلیەکەی ڕاستە پێت ئەڵێن 100 دینارە بە 100 دینارەکە بەرامبەر $، شکاوە بەرامبەر تۆ یعنی تۆ $، داوە یعنی ئێمە $، کە بەرز بۆتەوە بۆ 145 گومرگیش زیادی کردووە لەگەڵیا ئۆتۆماتیکی یعنی هاوڵاتیانەوە بزانێت گومرگ ئۆتۆماتیکی زیاد کرد پرۆشتەکان بکڕە هەمووی گران بووە نەک گران بۆ بە دینار گران بۆ بە $، یعنی تۆ ئەگەر تەلەڤیزیۆنێکت کڕی بێ بە $200 ئێستا بڕۆ بیکڕە ئەڵێ $240 بۆ $40 زیاد خۆ بە $، بوو بە دینارنی ئەڵێ من گومرگم زیادی کردووە ئەمەیە یعنی داهاتێکی زۆریانەیە دەتوانن موچەی خەڵک بدەن بەڵام نایدەن اینجا بۆ نایەن ڕێککەون لەگەڵ عێراقا باش بۆ دەکەڕێمەوە لە بزانین خەرەکە لە هەرێمیان لە بەغدادە بچینە هەورێر لای مامۆستا عومەر مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت ئێوە ئەمڕۆ لیژنەی دارایی لەگەڵ وەزیری دارایی کۆبوونەوە پرسیاریەوە لەبارەی موچە چی بوو وەڵامی وەزیری داراییش لەبارەی موچەوە چی بوو بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێزت لە کاک دکتۆر غالب لە بینەرانی بەڕێزیش طبعاً کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە تایبەت نەبوو بە مەسەلەی داهات بەشێک بوو لە کۆبوونەوەیە کە ئێمە پێشتر 3 وەزیرمان میوانداری کردبوو سەبارەت بە زانیارەکانی سست جێبەجێکردنی یاسای چاکسازی کە یاسایەکی زۆر کەمترین خواستی خەڵکی تایە و یاسایەکە کە لەم دۆخە سیاسیی کە ئێستا یەکێتی و پارتی پێ
کانی دەسەڵات پێڕازی بن معنەوەیە بەڕاستی یاسایەک نییە جێگەی طموحی خەڵکی کوردستان بێ ئەگەر لە سەتاسەتیش جێبەجێ بکرێ ئەوە لە سایەک داهاتی هەرێمی کوردستان کۆی داهاتی هەرێمی کوردستان گۆڕانکاری تیا ڕووی نادا بەڵام ئەو یاسایەش ئێستا بەهۆی ئەو ململانە سیاسیە بەهۆی ئەو ویستەی بۆ بەردەوامیدانی ئەم شێوازی حکومڕانیە هەیە لە کوردستانە پەکی کەوتووە و لە ڕێخستنەوەی ژمێریاری سەربازی و یەکانی هەفتا ڕێژەی جێبەجێکردنی یاساکە لە 100 و کە گەندەڵی گەورە لەو بوارایە و ئەو بندیوارانی کاک دکتۆر غالب باسی کرد ژمارەیەکی زۆر گەورەیان لەو بوارایە سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشت داهات و لێبڕین طبعا چونکە ئێمە لیژنەی دارایی نەویش وەزیری داراییە جەنابیان عادەتەن باسی داهات و خەرجیەکان و لێبڕینی موچە و بەردەوامە بێ و ئەوانەیان نا ئەوەی ئەمە تێگەیشتینەوەیە کە دۆخی ئابووری و دارایی هەرێم وەکو خۆیەتی و ئەم دوو هێزە سیاسیە و بە تایبەت هەرسێ هێزی پێکێنەری حکوومەت هیچ جیرادەیەکی سیاسی لایەن لەدایک نەبووە کە ئەو داهاتە ڕاستەقینانەی هەن لە هەرێمی کوردستان نابگەڕێنەوە خەزیانەی گشتی لە وەک کاک دکتۆر باسی کرد لە مانگی سێی ساڵی 2020 حکوومەت بە $5 نەوتی فرۆشتووە لە مانگی 4 بە $12 لە مانگی 5 بە $16 هەتاوەکو ئەمڕۆ حکوومەت هەر هەمان بڕەپارە ئەگەڕێنێتەوە بۆ وەزارەتی دارایی باشە لە $5 و $12 و $16 هەتاوەکو ئەگاتە $57 کە ئێستا نەوت بە $57 فرۆشێ کۆی داهاتی فرۆشتنی نەوت بە 470,000 بەرمیل کە هێندێک کێڵگە بەرهەمیان زیاد بوواتە ڕێژەی فرۆشتن لە 440,000ەوە گەشتۆتە 470,000 بەرمیل 848 ملیۆن دۆلارەکە لە مانگێکە ئەگەر لە 153شی بچێ بۆ تێچوو ئەوە معناوە 650 ملیار دینار ئەبێ بگەڕێتەوە بۆ خەزانەی گشتی و من ئەوەی جێگەی سەیرە یعنی بەلامەوە حکوومەت باز لەوەکە یا لە یاسای بودجا هەیە کە دیوانی چاودێری دارایی بەغدا بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم وردبینی لە داهاتەکانی هەرێم کەن لە 2005 تا 2020 ئەمە لە کاتێکە ئێمە پەرلەمانی کوردستان 5 مەتر لە ئەنجومەنی وەزیرانەوە دوورین بەرچاوڕوون نین و حکوومەت هاوکاری دەسەڵاتی چاودێری پەرلەمان ناکە لەوەی کە وردبینی بکە لە داهاتەکانی ئەی چۆنی بەغدا دڵنیە داهاتەکان هەر ئەمەندان و دۆخی دارایی و ئابووری هەرێمەوەندێ لێرامە بەستەمەوە نیە بەغدا حکوومەتێکە لە هەرێمی کوردستان گەندەڵترە و دۆخی زۆر خراپە دۆخی ئابووریەکەی خراپە و دۆخی سیاسی و ئەمنی و هەموو ڕوەکانەوە خراپترە لە هەرێمی کوردستان بەڵام لە هەرێمی کوردستان دەرفەتیەوە هەیە ئیستیقرارەتێک هەیە و دۆخی ئەمنی جێگیرە و داهات زیاد بووە بە ڕێژەی فرۆشتنی نەوتی زیاد بووە و داهات لە گومرگەوە زۆر زیاد بووە تۆ تەماشاکە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان تورکیا و هەرێمی کوردستان لە 2020 $20 ملیار بووە بە پێی بەرنامەی وەزارەتی بازرگانی تورکیا ئەم ساڵی کاتە 2 هێندە معنای وایە داهات لە گومرگەوە لە ئیبراهیم خەلیل نزیکە بێتەوە لە 2 هێندە لە باشماق بە هەمان شێوە ئێران لە ساڵی ڕابردووە 2020 قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی $5 ملیار بووە کە 3 ملیاری زیاتر بووە لە ساڵی 2019 معنای و بەرنامەشی هەیە بۆ ئەم ساڵ بەلایکەمەوە بی کاتە هێندە و نیوێک معنای وە داهات لە گومرگەوە زیاد دەبێت بۆیە لە هەموو سەرچاوەکانی داهاتەوە ئەو ڕێوشوێنانەی کە ئێستا هێندێک لە وەزارەتی دارایی بەرامبەر بە باج گرتویانەتە بەر بۆتە هۆی زیادبوونی داهات لە هەموو سەرچاوەکانی داهاتەوە داهات لە هەرێمی کوردستانە زیاد بووە بەڵام تەماشاکەی حکوومەت لەگەڵ عفو ئەم قسەیە تەواو بکەم حکوومەت لەگەڵ بچووکترین بەڵێنی خۆی نەک بەڵێنە کە خەڵک چاوەڕێتی چاکسازی ڕیشەی گۆڕانکاری گەورە لە شێوازی بەڕێوەبردنە بچووکترین بەڵێنی خۆی ئەوە بوو کە لە مانگی 6 ساڵی 2020 دای بە خەڵک کە بەپێی داهات بەڕاستیمە داهێنانێکی زۆر سەمەرەیە لە هەموو دنیا موچە و ئەوەی کە مافی کارمەند و مۆزەفە لە حکوومەتە بە یاسا چەسپاوە و نابێ حکوومەت دەستی بۆ بەرێ لە دەرەوەی یاسا ئەوان بڕیاریاندا بەپێی داهات موچە دابەشەکەن بەڵام لە مانگی 6 ساڵی پار تاوکو ئێستا کە مانگی 6 ساڵی 2020ەکە گۆڕانکاریەکی گەورە لە داهاتی حکوومەت ڕوویاوە حکوومەتی هەرێم ڕوونکردنەوە نادا شەفاف نییە وەڵامی پرسیارەکان بە وردی ناداتەوە کە بۆچی سەرڕای زیادبوونی داهات لێبڕینی موچە بەردەوامە ئەمە بێجگەلەوەی کە هەزاران گەنج چاوەڕێی هەلیکارەکەن پرۆژەکان وەستاون باشە بە کورتی دواتیشە لەگەرم وڵات موچەی مانگەش وەزیر وتی بە لێبڕینەوە دەبێ وەکەی دابەش دەکرێت بە کورتی بێ سپاس دەکەم وا تێگەشتین کە دۆخی بەڕێوەبردن و دۆخی
وەکو خۆیەتی بەڵە موچە بە لێبڕینەوەدا بە شەکلێ وەکو خۆی. بەڵێ هەر لە سەڵابی سوێکەکە هیچ ڕێژەیەکی دیاری نەکرد. وەزیری دارایی لە وەڵامانە خۆیە بێرێ ئەڵێەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و ئەنجومەنی وەزیران قەرارەدا لە سەتا چەند ئەبڕێت لە هەرمانگێکە بەڵام وا دیارە بۆ جۆرەی خۆی بەردەوامە بێت. بەڵێ سپاس دەکەم دەگەرم و لا دواترە سەر خاڵە سونیەکان قسە دەکەین کاک دکتۆر سەبارەت بەوەی کە ئێستا بۆ بەشێک لە ڕاگەانەکانی دەسەڵات دەڵێن خەتەر لە بەغدادە کە پارەکە نانێرێ حکوومەت یاریێم هەموو بیانوێکی بەغدای بڕیوە ئەگەر هەموو بیانوێکی بەغدای بڕیوە ئێوەکو پەرلەمانتەرن بۆ چاودێری فشارێک لە بەغدا ناکەن پارەکە بنێرێ. بەڵێ طبعا دوو فقرە یان دوو مادەک پەیوەستە لە موازنەی 21 پەیوەستە بە هەرێمی کوردستانی یان 11 باواز لە دەکەبێنین چوە دەکە ڕەتیە بە چەند لێبڕن و سیاری چەندێک ببڕێتەوەوانە و نسبەی هەرێمی کوردستان چەنە لە 11 پێکاتۆ لە 5 بەش ئەو 5 بەشە چواری پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە دانێکی پەیوەستە بە عێراقەوە ئەو چوارەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە ئەمانن یەکەم داهاتی 250,000 بەرمیل لەوت بە پێی سۆمۆ تەسلیمی عێراق بکرێت. دووهەم چاودێری دارایی عێراق چاودێری داهاتە غێرە نەفتەکان بکە ینی نانەوتیەکان بکات. سێهەم این بنێرێت داهاتی ناوی فەرمانبەرانی هەرێم بە هین بنێرێت بۆ ئەوێت. بەڵێ نیوەی داهاتی خاڵە سنووریەکان و چوارەم نیوەی داهاتی خاڵە سنووریەکان کە بە پێی یاسای ئیدارەی مالیە 50% بۆ پارێزگاکەیە 50% بۆ مرکزە. طبعا ئەبێ ئەو 50% سلێمانی بۆ سلێمانی بێ بەڵام لێرە هەروانیە ئەو 50% کەس نازانێتی لێ دێتوانە. پێنجەمی پەیوەستە بە عێراقەوە پێنجەمی عێراق ئەبێت بەشە بودجێ هەرێمی کوردستان بنێرێ کە نزیکە لە 12 تریلیۆن و تقریبا 600 ملیار لە ساڵێکە. تۆ لەم چوارە کامیانی تەطبیق کردووە عێراق بۆ ئەوەی ئێمە بین شکاتی هەرێم ئێستا داهاتی 250,000 بەرمیلەکە نیوەی داهاتی خاڵە سنووریەکان قەرزی بانکە بازرگانەکان ئەو هیچی جێبەجێ کردووە نادین لیستەکەش هیچ نەناوی ناردووە نە 250,000 بەرمیلی تەسلیم کردووە نە چاودێری دارایی ئاتۆ چاودێری دارایی وە تقریری تەواوی خۆی بدا نە قەرزی بانکەکانی دا بانکی بەتایبەتی TBI کە 7 ساڵ گەرە ئەبێ بیدادەوە کە 5 ملیار دۆلارە هیچی لەمانە جێبەجێ نەکرێت. ئێستا ئێمە بچینە گیان عێراق بڵین چی بڵین وەرە پارەمان دەڵێت تۆ هیچی جێبەجێ پێ یاساکە دەبێ هەرێم ئەو هەنگاوانە بن اینجا پارەکە دێ بەڵێ ئەو هەنگاوانە ئەبووە نایبی بێتی ئێستا ئەو هیچی نەکردووە تا ئێستا خۆ موازنە تەواو بۆ بەرسانی دەڵێن ئێمە هیچ بیانێکی بەغدامان نێشتۆ پابەندین و پابندیم بە یاسای بودجەوە بەغدا پارە نانێر و ئەمڕۆ بازەوە کە وەزیری دارایی دەڵێن وتوێتی خوا دەزانێت پارەکە دەیان کاکە وەڵڵای وەبیلای وەزیری دارایی وەزیرەکانی گۆڕان و یەکێتی موەزەفن بە ئەو خوا هەبان ئەو سەرمانە قوبات تاالبانی موەزەفە تەحەداکەم وەزیرەکان کە ئەچن بۆ کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران فحسی کۆڕۆنایان نەکرێت بۆ زانیاری تەفتیشی فحسی کۆڕۆنا پێش کۆبوونەوە فحسی کۆڕۆنایان نەکرێت تەفتیشی تەواوەکرێن ئەنجاچنە هەوڵی کۆبوون ئەو هەوڵی کە مەسروری لێیە ئەو بە زانیاریە ئەمە یەک تا پێ بڵێم قوبات تاالبانی مەسرور نابینە ئیلا لە کۆبوونەوەکە نەبێ بابە من نووسرایەکم لایە 26 خۆبەخشن هیچ لێمانی نازە مەحامین چین مۆزەڵانی نازە قانونیان تاواکرێتیان تەواو کردووە لە 2019 قوبات تاالبانی ڕازی بووە ئاواتی شێختناب ڕازی بووە کە ئەمانە چەند ساڵە خۆبەخشن بکەن بە عەقد وەزیری دادەڵە نایکەم یعنی دەسەڵاتی ها سەرسەرەوەی ئەنجومەنی وەزیران وەزیری داد لەبەرەوە پارتیەڵە نایکەم بزان کەسیان ئەوێ ڕقسە بکەن قوبات تاالبانی خۆ دەبێ قسەیەکی بکرایە کاکە جێگرە بەڵام ئەمانە موەزەفن ئاگیان لە دنیا نییە نێوش هاتوۆتە بەغدا قوبات تاالبانی دەسەڵاتی تاوی پێنەوە بۆ ڕێکەوتن وایە پارتی یعنی یەکێتی خۆی گێلەکە لە مەوزۆ یا خۆی گێلەکە یا لی نازانێت پارتیک ئەڕوا بۆ ئۆرپا مەسرور خۆی تەنیا ئەڕوا بۆ ئیمارات نیەچیر خۆی تەنیا ئەڕوا قوبادیش ئەنێرن بۆ نازام ئەرمینای کوێڵم کێشەی کوردمان بۆ چارەسەکە و ئینێرن بۆ بەغاڵم چۆ نەوت تەسلیمکە کە هەردووکی لای ئەو نییە تا عەداگەم قوبات تاالبانی بتوانێت بەرمیلێک نەوت تەسلیمکە یا تەسلیمینەکە ناتوانێت کاکە ئەوان دەسەڵاتیان نیە وەزیری سامانە سوشتەکانی ناتوانێت بەغدا تا ئێستا وەزیری سامانە سوشتەکانی کاکە هەموو کێشەکە لەسەر نەوتە باش نە وەزیری سامانە سروشتەکانمان بینی یەک قسەی نەکرد هەموو کێشەی هەرێمی کوردستان لەسەر نەوتە خەڵک بێپارە کراوە بێداهات کراوە خەڵک ماڵ و حاڵی خۆی فرۆش لە بێموچەیە هەرێمی کوردستانیان خستۆتە وەزعێکە خۆشی سەر لە خۆی دەرناکە نازانێت قوارەکەی مێنێت و یا نامێنێتەوە کەچی وەزیری سامانە سروشتیەکان یەک لێدوانی نییە یەک قسەی نییە بڵێ چەندێک نەوتمانەیە چەندێک ئەفرۆشین چنێک کە ئێمە
هەفتەی پێش و وەزیری نەوتی عێراقمان بان کرد بۆ لیژنەکەمان پێم وت کاکە تۆ نەوتت وەرگرتووە یەک هاتینەوەت بڵێن یەک بەرمیل نەوتی نەوەرگرتووە نەداهاتی نەوتی وەرگرتووە ئەمانیش دێن لێرە ئەڵەن چی وەڵا هەموو شتێکەوە بە عێراق ناکە عێراق بەچی بیکە تۆ تەسلیمیکە ئێوە گەر وعد دەرەنەگەرەوان هەموو ڕێکارێکیان جێبەجێ کرد بۆ شارێکی گەورە دروستکەن بەتاکی کورا هەر ئەوان عێراق کاکە ئەوان چواری جێبەجێ بکەن پێنجەمی مەجبورە جێبەجێکە نەیکە لە محکەمەی ئیتیحادی حکوومەتی هەرێم ئەتوانێت چێشکات بکە لە ماوەی یەک مانگە پارەکەی بۆ دێڕنەوە ئێخۆ دەیان پارێزگامانەیە کێشەی وایە هەیە دێ بە یەک مان کێشەکەی خۆی چارەسەرەکە باش بەڵام ئەمان نایەنەوێ ئوستادی بەرز و بەڕێز ئەمان نەوت چۆتە 60 و ئێستا نەوت چۆتە 73 دۆلار ئەمان گەندەڵی ئەەکەن ئەمان نەوت بە قاچاقە فرۆشن ئەمان قاچاقچی ئەمان مافیان ئەمان ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت دەرەکەن خەڵکەکە لە برسا خەریکە ئەمرێ ئەمان نەوت ڕۆژانە 600,000 بەرمیل دەرئەکەن خەڵک لە زستانە نەوتی نییە ئەمان ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت دەرەکەن خەڵک بنزینی دەست ناکەوێت بنزینێک بە نرخێکی گونجاو کەواتە کاتی ئەوەیە خەڵک بەمانە بڵێن بڕۆنە دەرەوە کاکە ئەمانە چی بوون هاتن بۆ لای ئەمە تا حەدا ئەەکەم کاکە بۆ باورتر قسە بکەین ماڵی مەلا مستەفا چیان هەبوو ئێستا خاوەن 200 میلیارد دۆلارن چیان هەبوو هیچیان نەبوو لەسەر نەوتی من و تۆ بوونەتە خاوەن ئەو هەموو پارە خۆ نە شەهیدێکیان داوە 70 ساڵە بە ناوی کورد و بە ناو شەهید و بە ناوی پێشمەرگەوە قۆڵی خەڵکە بڕن قۆڵی پێشمەرگە ئەبرن هەفتەی پێش و بینیمان پێشمەرگە سواڵێ کرد بۆی ماڵەکانی بنێرێ ئەمە بۆ یەکێتیش ڕاستە بۆ یەک ئێستا ویستم باسێکێتیش بکەم ماڵی پاڵەبانی چیان هەیە یعنی هەر چیان بووە تا ئێستا بینیمانە مڵکێکی گەورە بێ ئەرە شەریکەی BMW هەبووە سۆفتوێریان هەبووە چیان هەبوو ئەمانە هیچیان نەبووە جگە لەوە نەبێ بە ناوی کوردایەتی و هاتوون بوونەتە خاوەنی ئەمە کاکەم لە سلێمانیە هیچ نەماوە شەریکی نەکەن تازە بە تازە هاتوون خەریکی کۆم بە هاتوون دوو کۆمپانیان هێناوە سەواڵەکە نازەم ئاگداریانە سەواڵەکە دوو کۆمپانیانە کۆمپانیایەکی یەکەمی کە ڕەسەنی ناوە نازانچی هی برایەکی شێخ ئەحمەدی نۆکانە ئەوە هاتووە ئەوەی بردووە کۆمپانیایەکی تازەی ترژ هاتووە هی کوڕێکی بەرپرسێکی یەکێتیە ناوکی لە بیرمەوە چوو بەڵام ڕاوێژکاری پادڵ تاالبانیە ئەویش تازە دایناوە خەڵکی ئەوەی کە عربانی کەسبکارن لادەن عربانەکان لادەن ئەوان دائەنن با بۆ زانیاریت پارێش بەشار نە بە شارەوانی دەن نەبین پارێکی زۆر کەمەدەن بە ئەگەر سیکی داسێکی 300,000 ئەدەن لە ساڵێکە ئێمە دەجارە وتومانە ئەمە بە پرۆژەیە چارەسەریکە نیکەن ئەمە یعنی دەیان کێشەی تر هەیە ئەمە ناتوان دەداخلی تیا بکەن باشە دەگرێم وڵات دواتر کاکتۆر مامۆستا عومەر بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە داهاتەوەی کێوە بەداچوونتان بۆ کردووە کە دەڵێ مانگی داهات و شەر بە لێبڕینەوە دەبێ ئێستا داهاتەکەمان بەشی موچۆ بەشی خزمەت گوزاریش ناکە و لە خاڵە سنووریەکانیش ئێستا چی دەگوزارێ ئەو داتانەی کرایەوە هەن بەڵێ کاک حەکی من لە هەفتەی ڕابردوو لەسەر نەوت راپۆرتێکی تێر و تەسەلم بڵاو کردەوە لەوێ داهاتی نەوتم بەلای کەمەوە لەم دۆخەی ئێستەی فرۆشتنی نەوتی شا بە 650 میلیارد دینار داهاتی گومرگ بە 300 میلیارد مانگانە و داهاتی باج بە 90 میلیارد و داهاتی ڕسومان نزیکەی 100 میلیارە ئێمە ئەبێ بیرمان نەچێت لە دوای نەوت داهاتی گومرگ داهاتێکی زۆر گەورەیە لە تا ساڵی 2003 و هاتنی بودجە لە بەغدا و دەرهێنانی نەوت لە کوردستان سەرچاوی سەرەکی داهات لە کوردستانە بۆ موچە و بۆ بەڕێوەبردن و بۆ هەموو شتێک هەر گومرگەکان بوو تەنانەت شەڕی نەگریسی ناوخۆ بەشێک لەسەر داهاتی نەوتی داهاتی گومرگی ئیبراهیم خەلیل بوو بۆیە ئێستاش داهاتی گومرگ داهاتێکی زۆر گەورەیە بەڵام بەهۆی قاچاقچێتی بەهۆی کۆمپانیاکاری بەهۆی فرتوفێڵ بەهۆی فرتوفێڵی گومرگی و لێخۆشببوونی گومرگی و خراپی سیستەم تەنها یەک لە سەرچەی داها دەگەڕێتەوە خەزێنی گشتی واتە ئەو داهاتەیە چێتەوە وەزارەتی دارایی تەنها لە ساسیەتی لە سا هەفتای ئەچێتە گیرفانی غەیری خەڵکی کوردستانەوە کە من خەمڵاندومە بە 192 میلیارد دینار کە مانگانە خەڵکی هەرێمی کوردستان زەرەرەکە لە گومرگەکانە بۆ طبعا ئەمەشم لە ئەنجامی دیراسەیەکی 7 مانگی دەستکەوتووە کە لە زۆر ڕێگەوە زانیاریم کۆ کردوێتەوە لە پرسیار و بەدواداچوون لە راپۆرتی داراییەوە لە بەراوردکردنی ژمارەکانەوە لە سەردانی مەیدانیەوە لە وردبوونەوە لە ئاڵوگۆڕی بازرگانی قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە خاڵە سنووریەکان لە نێوان تورکیا و عێراق لە نێوان ئێران و هەرێمی کوردستان لە ڕێگەی خاڵە گومرگیەکانەوە لە ڕێگەی هەموو ئەوانەوە گەشتوم بۆ نمونە
گۆمەرگی ئیبراهیم خەلیل ئەو داهاتێ گەڕێتەوە خەزانەی گشتی 57 میلیارد دینار لە مانگێکە کە بوو 159 میلیارد بێ واتە جیاوازیەکە 101 میلیارە لە مانگێکە کە 101 میلیارد بۆی خەڵک بزانێ قیمەتەکەی چەنە ئەو بڕەپارەی کە بەهدەرە درێ ئەدەزرێ بە قاچاقچێتی ئەڕوا بە کۆمپانیاکاری ئەڕوانایەتە خەزانەی گشتی 101 میلیارد دینار ئەتوانرێت 50 قوتابخانەی پێ دروستکرێ لە هەر مانگێکە لە حاجی ئۆمەران 13 میلیارە گەڕێتەوە خەزانەی گشتی لە کاتێک بوو 36 میلیارد بێ و جیاوازیەکە 22 میلیارە لە مانگێکە لە خاڵی گومرگی باشماخەوە 16 میلیارە گەڕێتەوە ئەبوو 36 میلیارد بێ لە کاتێکە 19 میلیارد ناگەڕێتەوە خەزانەی گشتی لە پەروێزخان 16 میلیارە گەڕێتەوە ئەبوو 45 میلیارد بێ جیاوازیەکە 28 میلیارە لە پشتە 3 میلیارد و 289 میلیۆن دینارە ئەبوو 9 میلیارد دینار بێ جیاوازیەکە 5 میلیارد و 710 میلیۆن دینارە لە گومرگی کێلێ لە گومرگی سەیرانبەن لە گومرگی تەوێڵە لە گومرگی سێمێلکا هەر هەمویان سێمێلکا کە گومرگێکە تا ئێستا حسابی بۆ جۆرە لەسەر نەکراوە مانگانە 463 میلیۆن دینارە گەڕێتەوە خەزانەی گشتی لە کاتێکە ئەبوو ملیارێک و 290 میلیۆن دینار بگەڕێتەوە جیاوازیەکە 826 میلیۆن دینارە بۆیە هەموو ئەمانە بەڵگەن لەسەرەوەی کە بەڵە داهات لە هەرێمی کوردستانە ڕێژەیەکی زۆرە یعنی ئەگەر یەکێ بپرسێ چۆنی ئەم داهاتە ناگەڕێتەوە بەشێکی بەهۆی قاچاقچێتی ئاشکراوە یەکە ئەمە بەڕاستی دزی ئاشکرایە و تەنها لە وڵاتانە یعنی ئەم مۆدێلە لە قاچاقچێتی و شێوازی پارە پەیاکردنی حرام هەیە کە وەکو بڵێ سیستەمی تیانێ حکومەتی تیانێت قانون دەسەڵاتی نییە پۆلیس و ئاسایش هیچی بۆ ناکرێ بەرامبەر ئەو مافیایانە ڕێگەیەکیان کۆمپانیاکاریە 13 کۆمپانیان لە خاڵە گومرگیەکان کە دابش بوون بەسەر دوو بەرژەوەندی دوو حیزبە کە یان ڕاستە خۆیان ناڕاستەوە خۆ بۆ دوو حیزب کارەکەن یعنی بۆ نمونە ئەو کۆمپانیای لە باشماخ کارەکە ئەوە نییە لە حاجی ئۆمەران کارەکە بۆ چونکە هەر دوو کۆمپانیاکە هەر یەکەیان بۆ بەرژەوەندی یەکێک لە حیزبەکانی دەسەڵات کارەکە با یەک نمونە بچووکت بەم کاک حەکیم تەنها دوو کۆمپانیای دڵنیایی هەیە کە مانگانە 200 لە سادەی داهاتەکەیانە دەن بە خەزانەی گشتی لە کاتێکە کە 250 میلیۆن دینارەکە لە کاتێکە خۆیان مانگانەت خوا بۆی بە وردی و بە دەقیقی عرضت کەم ببوورە لە کاتێکە لە ساڵێکە 25 میلیارد دینار پێیاکەن ئەوان 2 میلیارد و 500 میلیۆن ئەدەنەوە بە خەزانەی گشتی لە کۆی 25 میلیارد دینار لە کاتێکە کۆمپانیای دڵنیایی ئێمە ئەزانین چالاکی ئابوووریەکەی زۆر شتێکی بەسیتە ئێستا هەر بازرگانێک لە سلێمانی یا لە هەولێر ئەتوانێت سبێنێ کۆمپانیایەکی لەم جۆرە دانێ سەرمایەکەی بە ملیارێک دینار دانرێ بارمتە لە وەزارەتی دارایی و هیچی کارێکی هونەری گەورەشی تیانە یەک وەرەقە بۆ شۆفێرەکە پڕکاتەوە و بڕێکپارەی لێ وەرەگرێ هەر جارێ داخڵە بێ ئەڵێ هەر کاتێ تووشی حادیسەیە بووی من مەسرفتە بە هێندێ مەرجەوە خەرجەکانت بۆ ئەگەڕێنمەوە لە کاتێکە شۆفێرەکانەوانەی تووشی حادیسە بوون سکاڵایانە بەدەزەوەی کە کام کۆمپانیانە بەرکی سەرشانی خۆیان هەڵناسن و پارەکانیان بۆ ناگەڕێننەوە و یان دوای ماندووبوونێکی زۆر ماوەیەکی زۆر اینجا پارەیان بۆ گەڕێننەوە ئەمە نمونەیەکی بچووکە کە لەو زیانی کە خەڵکی کوردستانی کا لە کۆمپانیاکانە پاشان با من یەک نمونەیەکەشت بەمێ تەنها لێخۆشبوونی گومرگی کە لە ساڵ 90 لێخۆشبوونی گومرگی گەندەڵیە لە پێناو بەرژەوەندی کۆمپانیای حیزبەکانە لە مانگێکە لە گومرگی ئیبراهیم خەلیل 8 میلیارد و 700 میلیۆن دینارە کە بۆ ساڵەکە کاتە 100 میلیارد دینار ئەی باشە لە هەموو گومرگەکانە چەندە بۆیە قەبارەی بەهەدەردان و زیانگەیاندن بە ئابووریە وڵاتە بەداهاتی ئەم وڵاتە بەداهاتی خەڵکی کوردستان قەبارەیەکی زۆر گەورەیە ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی چالاکێکی گەورەی ئابووری هەیە لە بواری نەوت دەرهێنانی نەوت و فرۆشتنی لە بواری گومرگەکان و بازرگانی لە بواری باج و ڕسومات هێشتا حکوومەت ناتوانێت موچەی موچەخۆراندا کە ئەمە سادەترین ئەرکی هەر حکوومەتێکە بەڵێ سپاس دەکەم مامۆستا کە دکتۆر بگەڕێمە لای بەڕێز سەبارەت بۆی کە ئێستایی کێشەی موچەخۆران چۆن چارەسەر دەکرێت لە بەغداوە بڵین لەگەڵ بەغدا ڕێک نەکەون لە ئاسینا و خۆ بۆ نمونە لە نەوت باز دەکەی کە 300 میلیۆن دلار 300 میلیۆن دلار دێتەوە وەزارەتی دارایی میلیۆن بەدڵێن ئێستا بۆ 300 میلیۆن دلار تقریبا پارەی خۆمان 470 میلیارد دینار دەکە یعنی بۆچی نەوت بەرز بێوەندێت یاخو کێشەی چۆن چارەسەر دەکرێت طبعا بۆ زانیاری دانی ئەم کابینە زۆر خۆی بێدەنگ کردو لە مەوزوعەکان ئەگەر دراسی کەینم کابینە وەکو کابینەکەی پێشوو ینی قەرزارە ینی بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێم ینی لەم نۆ مانگی
لەم 9 مانگەیە 1 تریلیۆن و 600 میلیارد دیناری بە ناوی 21% بڕیە ئەوە قەرزاری فەرمانبەرانە. حەوت موچەیشی نەداوە، حەوت موچەی بە کابینەکە بە کاملی حەوت موچەی نەداوە تقریبا نەکاتە 6 میلیارد و 6 تریلیۆن و 300 میلیارد کەمە کۆی ئەو داهاتی کە قەرزاری موچەخۆرانی هەرێمی کوردستانە 8 تریلیۆنە. کەس نازانێت 8 تریلیۆنە کە قەرزارە ئەیداتوە یا نایداتەوە. ئەمە 1-2 ئەم 8 تریلیۆن بۆ قەرزاری هەین تۆ داهاتێکی زۆر تەیە بۆ ناتوانانی موچەی خەڵدەی. طبعاً من پێم وایە حکوومەتی هەرێم نایەوێ التیزامات بکە بۆ لەبەر ئەوەی هاوڕێگە حکوومەتی هەرێم وەکو کاک عومەر باسی کرد ئەو هەموو داهاتی دەستەکەوێت لە مەرزەکانە باش نییە؟ ئەو هەموو داهاتە کەس لی نازانێت ئەوە ئێوە لژنەی دارایی لی نازانێت ئێمە لە لژنەی نەوتی نازانین بەخوا وەزیر داراییش بانکە لی نازانێت وەزیر دارایی نازانێت یعنی هەر وای لێتە ئەوش وەکو ئێمە هیچ لێ نازانێت باش نییە؟ لەبەر ئەوە کە بەس ئەوانی کە خۆیان ئەیدزن و خۆیان ئەیخۆن و ئەوانە هەردوو بنەماڵەکەی ئەوان نەزان چیە و چی نییە ئەمە کەس پێی نازانی. دووهەم داهاتی نەوتە فرۆشە کەس نازانێت چەنە فرۆشێت چەنی دەسەکەی بە کێ فرۆشی ئەویش داهاتی تریژیە ئەملا ئەولا لە مرور و لە نازام چیوانە و لە باج و لە عرس فرۆشتن و ئەوانە دەستێکەوە کەسی ئەوە نازانێت. ئەمریکا وڵاتەکانی تریش بڕە داهاتمان بۆ ئەنێن بە ناوی پێشمەرگە وشتانەوە ئەوشی خواردووە کەس نازانێت داهاتەکە چەنە. یەکە کەس نازانێت داهاتەکە چەنە ئەو خۆی ڕقەمێک ئەڵێ ئەوە نەیەکە پارەکەی و ئێمە 21 لە 100 بڕین. بەڵام ئەگەر تەطبیقی موازنەی عێراق بکرێت ئێمە ئەزانین 12 تریلیۆن و 600 میلیارد دینار لە ماوەی ساڵێکا دێ کاتە ئەبێ ئەمان موچەی کامل بدەن وانە پارەکە دیارە ئەبێ موچەی کامل بدە ئەمەی ناوێ ئەو باش بەس پێ دوای ئێستا کە ماوەس عومەریش باسی کرد کە ڕێگەنانە پەرلەمان ئەگەی لە داهاتەکانی بە دەکاریەوە پەرلەمانی کوردستان پێ دوای ڕێگەدەن دیوانی چاودێری عێراق بێت بە وردەکاریەوە ئەگەی لە داهاتی وردەکاری ئاگای لێ نییە دوایی مجموعەیە معلوماتە دەستی ئەکەوێت دوای تەقریرێک بڵاوە کاتۆ تەقریرەکەی سێرەکەی لە قانجازی ئەمە نابێت تەقریرەکە لە قانجازی ئەمە نابێت چکە ئەو ئەزانێ ئەم مەرزە چۆنە و ئەم مەرزەکەی ترچیلاتەوە کاکە ئەو مەرزانە کە کاک عومەر باسی کرد بەشێکی لای حکوومەتی هەرێم نییە ئەی پارە چی؟ یعنی بۆ من مەرزی سمێلکە مەرزی وەلیدە مەرزی نازانم مجموعەیە مەرزێ لەم ناوەیە ناوەکانی لە بیرم چۆتۆ لە سلێمانیوانە ئەمانە هەموو لای یەکێتی و پارتیە ئەمە کۆمپانیەکانی ئەوانی شەکە ئەمە ستێر گروپە ئەمە گۆ کۆمپانیای سەلاحەدینە ئەمە کۆمپانیەکانی ڕزگە و ئەم ناوانەی کە لە یەکێتی هەیە ئیشەکە ئەمە نۆکانە ئیشی تیاکە یعنی تەسەوور مەکە کابرایەک دەست ببە بۆ چایچیەک لە سەهۆڵەکە چای بفرۆژێ بڵێ من شەریکی دەکەم چایە 250 دینارە تۆ تەسەور ئەەکەی ئەمانە نەو تەسلیمی عێراق بن تۆ تەسەورەکەی ئەمانە مەرزەکانە تەسلیمی عێراق بن کاکە ئەو پێی بکرێ ئەو ماڵی تۆ دانیشتوویتایە ئیجارت لێ وەرەگرێ ئەو جادەی تۆ بە تێپەڕی پارەت لێ وەرەگرێ ئەمانە کاکە ئەمانە بەمانە چەتەن یعنی چەتە هەرەوەیە دێ بە شەو ڕێگریەکە ئەم بە ڕۆژی دزیەکە ئەم بە ڕۆژی نیمە ڕۆ دێ دزیەکە آخر کۆمپانیای فەحز کوالیتی لەکوێی دنیا بووە کوالیتی بەدەست بازرگانەوە بێ ئێمە کوالیتیمان داوەتە دەست بازرگانەکانەوە دامانەتە دەست کۆمپانیەکانی ئەمدی و هی ئەمدیون کۆمپانیەکانی ئەودیوژی پارتیە یعنی ئەمە نایوێ ئەو هەموو داهاتە کۆ ئەکرێت لە کۆمپانیەکان کەس نازانێت بۆ کێچێ و بۆ کێ سەرفی دەکات باش ئەی سەبارەت بە بەنزینەکە ئێستا نیگەرانێکی زۆر لە هاوڵاتیان دروست کردو کە لە 450 وڵی بەنزینە بێڵی بە تەفاصیل بۆ 700 زیاتر 700 ئێمە من کاتی خۆی سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە بوو ئەم قسەم بووە وتومە بەنزین چارەسەر نابێ وەکو $1 وایە هەتا حکوومەت پاڵپشتینەکە وەکو عێراق چۆن عێراق چی ئەکا بۆی ئەمان تێبگەی خۆ ئەمانە نەخوێنەوارن یا نەخوێنەوارن یا خۆیان نەدزیێت و لە مەعادلەکە عێراق دێ بەرمیلێکی نەوت بە 7,000 دینار ئەدا بە پاڵاوگەکانی خۆی ئەی پاڵێوێ نەوتە سوتەمەنەکەی دیاری کردو ئەڵێ 450 دینار بۆ بنزین 150 دینار بۆ نەوتی سپی 300 دینار بۆ گاز بەم شێوە ئەیفرۆشێت ئەمە کوالیتەکەیشی لای خۆیەتی ئێستا یەکێک بینیوە لە عێراق بڵە فیت پەمپ سووتە ناسووتێ لەبەر کوالیتەکەی لاوە ئەوەی ئەوان بنزینە ئەمەی ئێرە نایکەن وای لێ ناکەن بۆ وای لێ ناکەن با پێ بڵێن ئەو کۆمپانیانەی کە دەستیان گرتووە بەسەر حکوومەتەوە ئێستا کۆمپانیا وایە ئێستا کۆمپانیا هەیە فراکسیۆنی لە ناو پەرلەمانە بەڵێ کۆمپانیا هەیە وەزیر دانا کاکە تەحەداکەم هەرچی وەزیر و گزیر و مدیر عام و ئەوانە هەیە خانووی نەبێ لای قەیوانە پێم بڵێن ناو وەزیرم بۆ هەڵدە پێتەڵێ ناو پەرلەمانتار گرنگ نییە زۆر بەڵام ناو مدیر عام پێم بەڵێ وەکیل وەزیر ئەمە زۆربەی لە قەیوانە دانیشتووە
ئەمانە چیکەن؟ ئەمانە تەختی دانن ئەم کۆمپانیانە قەیوان و کار و ئستێر گروپ و عێراق ئۆیل ئەم چوار کۆمپانیا ئیشان هاوردنی بنزینە وە ساوس کوردستان کە هیچ کوڕەکە ناوی سامانە ئەمانە چین؟ ئەمانە بەش کراون کار و قەیوا کار لای یەکێتی کاریش لای نێچیرە ستەر گروپ هی مەسرورە سامان لە بینە وەکو گاینە و جۆگەڵە وایە لە هەرچیەخوا هەم یەکێتیەوە هەم ئەگەگرتە ناو مەسوولەکانش پێڵم کە دیفاعیەکە با ناوەگەرنەوە خۆت ئەمانە وان ئەمانە چیەکەن تا بنزین گران بێ ئەمانە ئیسیفادە ئەکەن بۆ ئەمانە تەحکوم بە پاڵاوگە نایاساییەکانەوەکەن کە 200 پاڵاوگەی نایاساییە و خۆیشان پاڵاوگەیانەیە پاڵاوگەکان خۆیان ئیش بۆ عێراقەکە پاڵاوگەی کەڵک و پاڵاوگەی بازیان تەبعاً پێ بڵێم بزان ئێمە خەڵکی بەدبەختین خەڵکی هەرێمی کوردستان کە شۆڕشی کرد بۆی ئەم مافیانە ببن بە خاونیان بۆی بزانین کێ خاونیانە بنزینە باشەکە دەنە عێراق بنزینەکەی کە عێراق وەری ناگری ئەڵێ مە بنزینیە و سەرەتان دروستەکە و نازانم چی دێنە ناو شارای ناو هەرێمی کوردستان ئەیفرۆشن هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەڵی ئەمژن ڕێژەی سەرەتان لە سلێمانی 100% زیادی کردووە لە هەولێر و دۆک زیاتر زیادی کردووە ئەو مادانەی کە ئێمە لە کەرکووکە وزارەتی نەوت ئەیفرۆشێت بە بازرگان دێن بە دزیوە ئێن ئەو ئەیفرۆشێ بۆ چی ئەیفرۆشێ ئەژێت ترانزیت بەناو هەرێمی کوردستانەوە بڕوا دوایی ببرێ بۆ ئێران لە ئێران بڕێ لە شوێنێکی ترا بفرۆشێت کە پێی ئەوترێ بنزینی طبیعی کە کۆندێنسەیتە کە مادەی موسەڵتەنە خراپە نابێ بکرێتە بنزین هەتا هی نەکرێ ئەمان دێن لە پاڵاوگە نایاساییەکانە دێن تەسفیەکەن کێ سەرپەرشتی هەمویانەکە بۆ قۆڕەخکردن وەکو باسم کرد قەیوان کار ساوس گروپ ستێر گروپ بۆ زانیاری هێزێکیان دروست کرد لە پێشمەرگە بۆ ئەوەی ئەو پاڵاوگە نایاساییانە داخەچکە ڕێژەی سەرەتان زیادەکە و مادەیەکی موسەڵتەن و سیارە ئەو سەیرانە ئەسوتێکشی ئەوەیە ئەو هێزەی کە دروستیان کرد ئەو هێزە چیەکە خۆی پارێزگاری لە پاڵاوگە نایاساییەکانەکە لە هەولێر و دۆک ئەڵێ وەرە لەگەڵ کۆمپانیای ستێر گروپی مەسرور بەرزانی ڕێکەوە ڕێژەی بدەرێ بەس ئێستا قسەکە لەسەرەوەیە تێچووی بە ئیلکتریک بازین چەندە ئێستا بە کورتی بۆ بچینەوە لە مەریش بۆچی حوسەدەن لە بەرەو بازرگانە باش لە بەرەو تۆ کرد ئەگەر حکومت خۆی بکات تێچوی چەندەکە حکومت ئەبێ خۆی لیتری ئەگەر حکومت خۆی نەوتی خۆین ئەو نەوتێک کە ئەیفرۆشێ بە بەلاش بیدات بە پاڵاوگەکان بێژە بی پاڵەوە ئەتوانە سەرێکدانە بڵێ بە 500 دینار ئەیدەن بە هاوڵاتیان بە 450 دینار ئەیدەن بە هاوڵاتیان خۆ عێراق ئاواکە ئێستش بەڵام ئەمان نایکەن لەبەرەوە وزارەت ئوستاد وزارەت نەماوە حکومت نەماوە بۆتە حکوومەتی کۆمپانیاکان کێ کۆمپانیای هەیە زۆرترین ئیستیفادە بکە کێ ئیش ئەکا بۆ ئەوەی زۆرترین دەستی کەوێ لەم کۆمپانیانە کار و قەیوان و سپاس دەکەم مامۆستا عومەر بگەرم لای بەڕێز سەبارەت بە داهاتی نەوت ئەمڕۆیەوە پرسیارتان لە وەزیری دارایی کرد بۆچی لە کۆی هەموو داهاتە تەنها 300 ملیۆن دۆلار بگەڕێتەوە وەزارەتی دارایی لە کاتێکە نرخی نەوت هەر چەندێک بێ خۆی کاک شێغاوات جەنابی وەزیری دارایی ئەڵێ بەرپرسیارەتی من نییە بۆچی 300 ملیۆن دۆلار ئەگەڕێتەوە وەزارەتی دارایی لە داهاتی نەوت بەس لە ڕاستیە من ئێستا دوای ئیزافەیەکەم بۆچی بەرپرسیارەتی ئەویشە و پرۆسەی دەرهێنان دۆزینەوە تا دەرهێنان تا گواستنەوە تا فرۆشتن تا گەڕانەوەی پارەکە هەر هەمووی پرۆسەیەکی نادیار و پڕ لە گەندەڵی و ناشەفافیەتە لە هەرێمی کوردستانە و بەهۆی بوونی ژمارەیەکی زۆری کۆمپانیا لە چواردەوری خزمەتگوزاری دەرهێنان و فرۆشتنی نەوت کە کۆمپانیای هەردوو حیزبەکەی دەسەڵاتن و بەهۆی گرێبەستی خراپەوە و بەهۆی ئەوەی کە داهاتی نەوت نازانرێت تەسلیمی کێکرێ و چۆن ئەگەڕێتەوە و دەچێتە دەستی چ بانکێک و کێ ئیستفادەی لێکە و تەنانەت جیاوازی نرخی با بڵێن دۆلار کە نرخەکەی کە با بڵێن لە بانکی ناوەندی دیاریەکرێ 1450 دینار بۆ 1 دۆلار کە لە بازاڕە دۆلار ئێمە زانین ئێستا 1500 دینارەکە ئەلەم تەنها لەم جیاوازیە نزیکەی 22 ملیار دینار قازان جەچێتە گیرفانی خەڵکانێکەوە کە لە مەسلحەتی هەردوو هێزی دەسەڵاتکارەکەن یعنی هەموو پرۆسەکە لە دۆزینەوەی نەوت تا فرۆشتنی و تا گەڕانەوەی داهاتەکەی نادیارە گەندەڵەوە شەفاف نییە و بەشێکی گەورە خزمەت بە بەرژەوەندی دوو حیزبی دەسەڵاتەکە و بۆ ئەم مەبەستە لە هەردوو یاسای هەم سامانە سروشتیەکان 21 ساڵی 2007 هەم نەوت و گازی هەرێم 22 ساڵی 2007
کۆمەڵێ پابندی لەسەر حکومت دروستەکە کە 5 کۆمپانیا دروستکە یەکێکیان سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتیەکانە کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بچێتە ئەو سندوقەوە و قابلی چاودێری بێ نەک قابلی چاودێری دەستگاکانی چاودێری وەکو پەرلەمان و دیوانی چاودێری دارایی و ئەوانە بێ بەڵکو قابلیەوە بێ ئەمە نەستەن هاتوو لە یاساکە کە هەر هاوڵاتیەک بتوانێت بزانێ ئەم سندوقە چەند پارەی تێچووە چۆن خەرجەکرێ بۆچی خەرجەکرێ حکوومەت هێرمی کوردستان ئەمانەی هەموو وەلا ناوە واتە لە وەزارەتی سامانە سروشتەکان لە پرۆسەی فرۆشتنی نەوت تەنها بوونی وەزیرەکە کە متوانە وەرەگرێت لە پەرلەمانەوە یاساییە و هەموو زۆرینەی زۆری پرۆسەکانی تر نایاساین پاشان شتێک هەیە کە بەڕاستی من پێم سەیرە جەماوەری یەکێتی و گۆڕان چۆن قوبوڵەکەن لەو دوو حیزبە کاڵێنێ ماگامان لە نەوت نییە و نازانین و تەنها پارتی ئاگادارە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز هەیە 5 کەس ئەندامی ئەم ئەنجومەنن سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری نەوت وەزیری دارایی وەزیری پلاندانان لەوانە سییانیان گۆڕان و یەکێتین ئەو ئەنجومەنە ئیدارەی هەموو پرۆسەی نەوتەکە واتە ئەگەر هیچ کەسێک ئاگادار نەبێت لە هەرێمی کوردستانان 5 کەس ئاگادارن باشە 3 کەسیان لە یەکێتی و گۆڕانن ئەگەر هیچ ئاگادارنین و ئاگایان لێنیە بۆ ڕاشکاوانە بە خەڵکی خۆیان ناڵن کاکە ئێمە ئاگاداری نەوتنین و ڕاستیەکان بۆ خەڵک ئاشکرا ناکەن بۆیە ڕاست نییەوە و ئەوان بەرپرسیارن تا ئەو کاتە ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان ئاشکراکەن کە بۆچی داهاتی نەوت تا ئێستاش کە بە $57 نەوتە فرۆشتە $21 گەڕێتەوە خەزێنەی گشتی لە کاتێکا کاگ حەکیم گیان ئەمەش قوبوڵ نییە ئەزانی بۆ چونکە من بە بەراورد بە راپۆرتی کۆمپانیای دیلۆیت خۆی کە لە ساڵی 2019 بڵاوی کردوتەوە لە ساڵی 2019 نرخی نەوت وەکو ئێستاوا بوو ڕێژەی فرۆشتن وەکو ئێستاوا بوو هەمان دۆخی نەوتیشە لە ساڵی 2019 بەراوردم کردووە کە بە کۆی ساڵەکە بۆ کە 4 راپۆرتی هەیە دیلۆیت بۆ ئەو ساڵە هەمان دۆخی ئێستا هەیە ئەبێ نەوت ئێستا لە ڕێژەی لە 153 داهاتەکەی بگەڕێتەوە خەزێنەی گشتی کە 650 ملیار دینارە یعنی حکوومەت ئەم ڕازگۆیەشی نییە بۆ خەڵکی کوردستان کە پێیان بڵێ کە بۆچی نەوت بە $20 بفرۆشتێ لەگەڵ $57 هەر $300 ملیۆن چێتەوە خەزێنەی گشتی کە من قەناعەتم بەمە نییە و بەڵێ کە داهاتەکە بۆ بەڵێ مامۆستا سەبارەت بە ئەوەی کە ئەمڕۆ باسی یاسای چاکسازیشتان کرد من گوێم لە بەرپرسێکی حکوومەت بوو کە وتیاوانیان دەڵێن کەم حکوومەتە ئەم کابینێ سەرکەوتونیە ناحەزی ئەم کابینێ نەگەر نایاسای چاکسازی جێبەجێ کردووە ڕێکەوتنی لەگەڵ بەغداد کردووە ئێوە لە لیژنەی دارایین لە یاسا چاکسازیە کە بەشێکی بچووکە کە بەڕێز پێشتر باسی کرد دەستیان بۆ داهاتینە و خاڵە سنوورەکان نەبردووە چی جێبەجێ کرا هیچ بەڵێنێکی جێبەجێ کردووە ئەم کابینێ لەوارەوە طبعا کاگرامیار بەڕاستی یاسای چاکسازی هی ئەوە نییە ئەسڵەن ئەوە گرنگیشی پێ بدرێ من و تۆژەوە قسەی لەسەرکەین لەگەڵ ڕێزمان چونکە زۆرینەی بڕگەکانی ئەبوو هەر بەپێی یاساکانی پێشوو ئەبوو وایان نەکردایە واتە ئەمە بەرهەمی 8 کابینە پڕ لە گەندەڵی یەک لە دوای یەکەوە بەرهەمی 2 هێزی سیاسی دەسەڵاتدارەکە تەخشان و پەخشانیان بەسەرۆت و سامانیان وڵاتە کردو هەزاران کەسیان بە بەندیوار و بەنایاسایی پلە پێداوە خانشین کردووە موچیان پێداوە وەزیر نەبووە کردویانەتە وەزیر بەڵام بەڕاستی لەوەش ئەوان شکستیان هێناوە با من نمونەت بەمێ و هەر کەسێکیش غەیری ئەم ئیدعایەکە با نمونەمان باتێ بۆ نمونە 902 ملیار دینار لای بازرگانەکانە ئەو بەناو بازرگانانەی کە بە حساب بازرگانن بەڵام لە ڕاستیە شەریکی هەردوو هێزی دەسەڵاتن پاریان بە لێشاو پێیاون بەبێ ڕێکاری یاسایی و ئەوە چەندین ساڵ تێپەڕیوە بەسەر وەرگرتنەوەیان نەلیان وەرەگرنەوە نە مڵکەکانیان ئەفرۆشن کە خراونەتە ڕەهن واصلن لە ڕێکاری بەڕەهنکردنی مڵکەکانیشان فرتوفێڵی زۆر هەیە بڕی بە هێندەی ئەو پارەی کە وەریان گرتووە بە قەرز مڵک ڕەهن نەکراوە لە کۆی 902 ملیار دینار لە ماوەی ساڵێکی ڕابردووە 3 ملیار دینار گەڕێنراوەتەوە واتە ئەگەر بۆ ئەوەی بەم جۆرە بەردەوام بێت جێبەجێکردنی یاسای چاکسازی حکومەت پێویستی بە 300 ساڵی ترە تا هەموو قەرزانە داوێتی بەو بازرگانانە بیگەڕێنێتەوە خەزێنەی گشتی باش لە بواری نەک یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان کە خەڵک ئەمەی ئەوێ خەڵک ئەوێ هەرێمی کوردستان سوپایەکی نیشتیمانی هەبێ گەنجی ئەم وڵاتە
خۆبەخشانە بچێتە ناو ئەو سوپایەوە کە ئینتیما و عەقیدەی تەنها بۆ خەڵکی کوردستان بێ بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی کوردستان بێ لە ناحەزان نەوەکو ڕکێفی دوو حیزبی سیاسی دەسەڵات کە ئەمەیان بۆ ناکرێت. بەڵێ بەڵێ مامۆستا فریان جێبەجێ کردووە بۆ ڕێخستنەوەی پاسەوانی کە هەزاران کەس کەسایەتی کۆمەڵایەتی و جۆرا و جۆر کە لایەنگری حیزبەکانی خۆیانن لە کاتی دەنگدانا بۆیان ڕازیکەن دەنگی عەشرەتەکانیان کۆکەنەوە بۆیان پاسەوانیان بۆ داناون یا چەندین بەرپرس کە بەپێی یاسا حەقی نییە دوو پاسەوانیشی هەبێ فەوجی هەیە لیوای هەیە تەنانەت ئەو پاسەوانیە لە ساعت سفری جێبەجێ نەکراوە وە لە دەیان بواری تریش بە هەمان شێوە لە هێندێ بوار کە مەسەلەن هەنگاوێک هاوێژراوە لە ساعت 4 لە ساعت 12 جێبەجێ کراوە لە هێندێ بوار کە هێندێ هەنگاوی هاویشتووە هیچ شایانی باز نییە ناتوانرێت بێتەوە ئەوەی کە داهات بۆ خەزانەی گشتی بگەڕێتەوە بۆیە دۆخی جێبەجێکردنی یاسای چاکسازی بۆ جۆرەیە. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە گێرانەوەی داهاتەکان مانگی ڕابردووش کێشەیەک دروست بوو پەرلەمانتارانی یەکێتی وتیان پارتی نەوت ناگەڕێنێتەوە پەرلەمانتارانی پارتی وتیان یەکێتی داهاتی خەڵە سنوورەکان ناگەڕێنێتەوە ئەرکی کێ ئەمە یەکلا بکاتەوە یاخود ڕۆڵی وەزارەتی داراییش لە مەسەلەی موچە و ئەو بۆ نمونە ئێستا بازۆکی 300 میلیۆن دلار تەنها دەگەڕێتەوە وەزارەتی داراییەکان چییە بڵێن؟ تەڵان یەکێ لە کێشەکانەوەیە بەداخەوە ینی کاکاوات تاسە ئەلفوبی کارەکەی خۆی نازانێت ینی بەداخەوە ئەمە پێم سەیرە کاگاوات دەڵێ من طبیعیە ینی کەی کێشەی منە مەسەلەی نەوت و غاز چۆن کێشەی ئەو نوێ بەپێی یاسای نەوت و غاز کە لە 62 مادە پێگاتوە 25 مادەی پێیوەستە بە شەفافی و بە ڕووی ژینگەی و سندوقی داهاتی نەوت و شەریکەکان یەک مادەی پێیوەستە بە کاکاواتەوە ئەویش ئەوەیە ئەنجومەنی نەوت و غاز بەس ئەمانە لەبەر دڵی مەسرور بارزانی ئەنجومەنی نەوت و غاز تایسە کۆنە بۆتەوە لەو ڕۆژەوەی کابینێ بەڵێ لەو ئەنجومەن کە یەک ئەم ئەندامەتیایە ینی کاگاوات ئەندامە و یەکێتیش ئەم بۆڵە زۆر زۆرەیکە تاڵبانی قوبات جەگرەکەیەتی وەزیری پلاندانانی تایە کاگاواتی دایە یعنی هەر بەڕاستی ئەگەر دراسەیکەی دوو دانەی پارتیە سێدانەی ئەم دیوە ئەم سێدانە ئیژانجێ لەبەر دڵی مەسرور بارزانی تایسە نیان وێراوە نووسراوێ بکەن بڵێن ئەرەکاکەم ئەنجومەنە هەیە نییە کۆ بێتەوە کۆ نابێتەوە ئەرە ئێمە نەوتمان هەیە ئەنجومەنێکمان بە دروست کردووە ناوێرن لەبەر دڵی مەسرور بارزانی من پێت ئەڵێم مەسرور بارزانی تا تەفتیشیان نەکە تا فەحسیان نەکە لە ناو هۆڵەکەی خۆشی نایانێڵێن ئەی تخوا وەزیرێک بەم ڕسوایە وەزیر بێ ئەی نێ دەڵێن وەزیرم تو شەرەفت جادەگەی کەلار سلێما کەلار دەربەنی خان لە 2017ەوە ئەڵێن دروستێکەکەی قوبات دەجا چوە افتتاحی کردو لەم حملەی هەڵبژاردن باسێکا و لە حملەی هەڵبژاردن باسێکا لەسەر 7 ملیار دینار ماوە ئیشەکەی 6 مانگە دیناری بۆ سەربرانگن کۆمپانیەکە وەستاوە لە ماوەی ئەم هەفتەیە 6 کەس شەهید بۆتیایە تو شەرەفت عیب نییە شەرم نییە داڕزان نییە بۆ قوبات تاڵەبانی بۆ وەزیرەکانی گۆڕان و وەزیرەکانی یەکێتی واللهی وەزیردارێتی و مەسئولدارەتی وا بکردایە سرم شۆڕە کردەوە چوومە بۆمە نازانم ئەمانە چۆن شەرم ناکەن لە خۆیان چۆن عیبیان نییە داهاتی گەرمیان پێ بڵێم چەندێکە 45,000 بەرمیل ڕۆژانە بەرهەم ئەهێنێت دەتۆ زەربی 58 دلاری پێ بزان چەندێکە گەرمیانێکی استیفادەی لێ ناکە کەلارێکی استیفادەی لێ نەکردووە داهاتی مەرزەکان ئەو مەرزە ئەو ڕۆژە تەقریرێک بڵاو بۆ تۆ لە درەوە داهاتی مەرزی لە ماوەی 5 مانگە داهاتی مەرزی پەروێزخان 106 ملیار دینارە جگە لەو دزی و گەندەڵی و فەسادەی کە کاعومەر باسی کرد کە تایەتی کراوە هەر ئەو داهاتە بکەنە جادە کاکە هەر تەنکەر کوێرمانی کرد هەر تەنکەر و تلێرەی مەرزەکان کوێرمانی کرد کە داهاتەکەی بۆ بنەماڵی تاڵەبانیە کاکە هەر کوێر بووین باخ با تاڵەبانی بێ پارەکەی وا ئەناتە گیرفان بە کاش ئەی با لە ماڵی لە بانکی کە حتا ڕقم حسابەکانی شێزانی لە بانکە لە بانکی دووبەی و نازان کوێ کۆیە کاتۆ با بێجاتەکە چاکە کاکە 7 میلیاری دێچێ 7 میلیارد چییە بە واژوویەکی بۆ ئەوش بڵێم بە واژەیەکی بە ئەفتتاح تخوا بە ئەو قسە بکەم بە ئەفتتاحێکی وەزیری ئاوادانکردنەوە لەگەڵ مەسرور بەرزانی تونێلێکیان کردەوە بەس بۆی مەسرور پێیا بچێت و بێتەوە 152 میلیۆن دلاریان تیا سەرف کردووە یەک کەسایە تا ئێستا ئەو ڕێگە یەک کەسایە شەهید نەبوو یەک کەسایە نەمردووە کاکە ئەی تۆ ڕێگەی مرگ ئەبێ دروستکە یاچی ڕێگە ئەوە دنیای داهاتیە بەڵام بەداخەوە یعنی حەقا لەمە دووە خەڵکی هەرێمی کوردستان مەحاسەبەیەم لایەنانە بکە ئەمانە کە ئێستا لە حکوومەتن ناکرێ ئەمانە بەجارێکی تر بەناوی خەڵکی سلێمانی و خەڵکی گەرمیان و خەڵکی هەولێر وانە قسە بکەن بەڵام خۆیان شەریکن لە دزیە وەکو باسم کرد ئەو ئەنجومەنە لە 5 کەس پێک دێ دوانی پارتیە سیانەکەی تر یەکێتی و گۆڕانە بۆ قسە ناکەن بۆ نایەن بڵێن نەوتمان لانیە
بەڵام نازانم لە حکوومەتە ئەڵێن ئێمە وەزیرەکان توخوا عیبێ بە وەزیری پێشمەرگە ئەڵێ پەکەکە تەقی کردووە کورە وەزیری پێشمەرگای بێت بڵێ کاکە ئەمە چییە ئەم مەزهلەیە چییە؟ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر غالب محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق هەروە لاولێرەوە مامۆستا عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینێرانی ڕێز سپاس بۆ هۆکاران خواتان لەگەڵ